دکتۆرە هەندێک کەسمان هەن با بڵێن کێشەی ڕەشبوونی ژێرچاویان هەیە. بەڵێ. ئایا ئەمە هۆکارەکەی چییە و چۆن بتوانین چارەسەری ئەم حاڵەتە بکەین؟ هۆکار لە بۆ ڕەشی ژێرچاو زۆرە. یەک لەوانە کەمخەوی، کەم خواردنەوەی ئاو و وەرگرتنی ڤیتامینەکان لە ڕێی میوە و سەوزە. هەندێک جار بۆ ماوەیە هەر لە ویراسەوە لە بۆی هاتیە، هەندێک جاریش زۆر بەرکەوتنی تیشکی خۆر، کەمی مادەی ئاسن، مشکلەی غوددە، ئەوانە یان بەکارهێنانی شاشە زۆر، ئەوانە هەموو وا دەکا ژێرچاو ڕەشبی و قوڵبی. بەنسبەت چارەسەرەکان سەبەبەکە دیار بکرێکی سەبەبەکە حەل بکرێ، دوایەوە چارەسەر بە گوێرەی حاڵەتەکان دەگۆڕێ. ئەگەر بە تەنیا ڕەشبوونی پێستەکەی بی لەوانەیە بە کرێماتیان هەندێک دەرسی هەیە حەقن دەکرێت. ئەگەر قوڵایی بی بەڕاستی قوڵایی، ئەگەر قوڵایی لە هەر شپنێسە لەسەر ئەو مێزە ئەگەر چاڵایەک هەبی ڕووناچیت جوان بەبەری ناکەی فەقوڵ ڕەش دیار دەبی. فەگەر قوڵایەکی زۆری هەبی بەڕاستی پێویستی بە پڕکردنەوەی لە هەندێک حالەت ئەو جەبە بەکارهێنانی چەوریە فیلەرە بۆی پەر بکرێتەوە ڕوونتر و گەشتر دیار دەبی. ئەکەیت سەبەبەکانیش کە باسم کرد، خەوی باش نییە دەبی خەوی چاکە، شاشە بەکاردێنی دەبی کەمی کاتەوە یان عینەکی پارێزەر بەکاربێنی، دژە خۆر بەکاربێنی، ئاوی زۆر بخواتەوە، گەر نەقسی مادەی ئاسن و مشکلەی غوددەی هەیە دەبی دەرمان وەرگری. اینجا چارەسەری ژێرچاوەکەی بکە.